وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ ماوەی زیاتر لە 1 ساڵە کار لەسەر پرۆژەیەک دەکات کە بەشێک لە نەمامگە حکومیە دارستانی و باغدارەکان بدات بە کەرتی تایبەت. ئەو نەمامگانەی کە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ناو پرۆژەکەدا جێگەی کردوێتەوە بۆ ئەوەی کە بدرێت بە کەرتی تایبەت لە پارێزگای هەولێر ژمارەیان 5 نەمامگەیە، لە پارێزگای دهۆک 4 نەمامگە، لە پارێزگای سلێمانی 6 نەمامگە کە 2 نەمامگەیان نەمامگەی بەرهەمهێنانی نەمامی دارستانین. 4 نەمامگەیان نەمامگەی لە نووسراوێکی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە باشووری کوردستان بە ژمارە 5532 لە 8 2020 کابینێکی دەستکەناڵی ئاریان تیڤ کەوتووە، وەزارەتی ناوبرا و ئامادەی دەربڕیوە بۆ بەکرێدانی نەمامگەکان بە کەرتی تایبەت. ناو شوێن و ڕووبەری ئەو نەمامگە حکومیانەی بەکرێ دەدرێن بە کەرتی تایبەت لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. پارێزگای هەولێر، نەمامگەی جوانکاری عینکاوە، ڕووبەرەکەی 7 دۆنمە، نەمامگەی باخداری کۆرێ، ڕووبەرەکەی 15 دۆنمە، نەمامگەی باخداری هەریر، ڕووبەرەکەی 50 دۆنم، نەمامگەی باخداری کۆیا، ڕووبەرەکەی 18 دۆنم، نەمامگەی ڕەشمۆر لە چۆمان، ڕووبەرەکەی 4 دۆنم، پارێزگای سلێمانی، وێزگەی باخی بازیان، ڕووبەرەکەی 759 دۆنم، ڕووبەری گشتی 1000 دۆنمە، پێشتر 241 دۆنمی دراوە با کەرتی تایبەت. نەمامگەی باخداری ناڵپارێز، ڕووبەرەکەی 10 دۆنم، نەمامگەی ئاخجەلەر، ڕووبەرەکەی 19 دۆنم، نەمامگەی دارستانی بانی مەقان لە چەمچەماڵ، ڕووبەرەکەی 26 دۆنم، نەمامگەی دارستانی دەربەندی خان، ڕووبەرەکەی 10 دۆنم، نەمامگەی باخداری کانیپانکا، ڕووبەرەکەی 86 دۆنم، ڕووبەری گشتی 219 دۆنم و 86 دۆنمی دەدرێت بە کرێ. پارێزگای دهۆک، نەمامگەی باخداری لە ئاکرێ، نەمامگەی دارستانی ئاکرێ، نەمامگەی ماڵتا لە دهۆک، نەمامگەی زاخۆ. پارێزگای هەڵەبجە، نەمامگەی سیروان بەشی باخداری، ئیدارەی گەرمیان، نەمامگەی کفری دارستانی، باخی زەیتونی کەلار. هاتوینێتە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی بۆی بزانین کە دۆخی نەمامگەکان چۆنە و هەروەها ئەو نەمامگە حکومیانەی کە درێن بە کەرتی تایبەت ژمارەیان چەندە و لەکوێن و هۆکار چییە بۆ ئەوەی کە حکومەت بەرنامەی هەیە یان پرۆژەی هەیە بۆ ئەوی نەمامگە حکومیەکانی بدا بە کەرتی تایبەت بەم پرسیارانەوە و چەندین پرسیاری تر میوانەکەمان کاک عەبدوڵڵا بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. لەگەڵمان بن. لە ئێستا دۆخی نەمامگەکانمان بەهۆی ڕێکخراوەکانەوە تۆزێ زیینوو بۆتەوانێت لە بەرەوەی تازە لەوە دەوری هەفتەیەکە بێ ڕێکخراوی جیایزێت توانیوەتی کۆمەڵێک کرێکارمان بۆ بگرێ ئێستا کەوتوونەتەوانێ ئیشکردن لە نەمامگەکانە نەمامگەکانی کە شەوانێکەوە لە ڕانی ئۆمانە شەوانیش بڕیار وایە لە ماوەیەکی کورتە ئەوانیش کرێکارمان بۆ بگرنەوەنی لەگەڵ قەیرانەکانە کە ڕۆشتوین بەڵام خۆشحاڵی و پار لەگەڵ ئەو هەموو قەیرانی دارایی و ئەو هەموو قەیرانی کۆرۆنا ئەمانە بەرهەمێکی زۆر باشمان بووە زیاتر لە 350,000 نەماممان بەرهەمهێناوە پار لە هەموو نەمامگەکانمانە هەر 5 نەمامگەکەمان. ئەو پرۆژەیە پێشتر هەبوو کەوا
ئەو نەمامگانەیەکەوە بە تایبەتی نەمامگەکانی بەغداری ئێمە وەکو نەمامگەکانی دارستان لە کۆی پێش نەمامگەی هەمانە دوانی کەوتۆتە بەر ئەوەی کەوا بە شێوەیەکی کاتی بۆ ماوەی 5 ساڵ بدرێت بە کەتی تایبەت لەژێر تەجروبەیە بمێنێتوانێ نەک بەدایی بێ بدرێت ئەو دوو نەمامگەی ئێمە یەکەمیان نەمامگەی بانیمەقانە کەوا بانمەقان نەمامگەکەمان زۆر وەزعی خراپە هەر لە بیدایەتی شەوا بووە لەبەر وەختوی کە ڕێکخراوی فاو دروستی کردووە شوێنەکەی گونجاو نییە شوێنەکەی گونجاو نییە و ئاویشی کەمە و زبار و زروفواری کەشوهەوای زۆر خراپە یعنی هەموو ساڵێ بەوەی کەشوهەوای ئەوێەوەکەوە ژمارەیەکی زۆر لە نەمامەکانمان نەفەوتێت و کازستانی زۆر ساردە هاوینشی زۆر گەرمە و ئاویشی بەشی خۆی کفایەتی نییە و نایکات لەگەڵەوە شاکەوە کرێکاری نییە کرێکارەکانی کەم بوونەتەوانێ ینی ستافی نییە کەوا بیبا بڕێەوە بەنسبەت نەمامگەی دەبەنیخانیشەوە ئەویش بە هەمان شێوەن لەو هەموو شوێنینە وەختی خۆی ڕێکخراوی فاو لە ناو شارە دروستی کردووە هەچەند ڕوبەرەکەی کەمە دەدۆنمە ئەوە بەشی خۆی کێشەی بووە بۆمان بە پێچوانەوە نەمامگەکانی کەمە هەرسێ نەمامگەکانی کەمە نەمامگەی سەرچنار و دوکان و شازا ساحیب لە ڕانێ ئەمانە نەمامگەکانمان زۆر ممتازن ئیشکاری خوان ئەبن بەڕێوە و کێشەی ئاو و کێشەی کارەبا و کێشەی هەتا دەستی کرێکاریشی کەمترە لەوانەی تر لە ساڵی 2020 راپرسێکیان کرد کەەوە ئەم نەمامگانە تەقلیزە کرێ بەنسبەت بەڕێوەبەراتی ئەمەوە وتمان ئێمە توانین بە ئەو سێ نەمامگەی کە قەرەبووی نەمامی ئەو شوێنانەی کە بکەینەوە ینی ئەتوانین بەو سێ نەمامەی کە پێویستی ئەو ناوچوانەی کە پڕکەێنەوانێکەوە ئەگەر ئەوانە بدرێن بکرێ بەنسبەت ئێمەوە لە کۆی 5 نەمامگە دوو نەمامگەیانە ئەوش تا ئێستا لە بیدایەتایە هیچ شتێک نکراوە بەس ئەوەنجا ئەنجومەنێکی لە ئەنجومەنی وەزیران هاتوتەوە ئەڵێ بێدەنەگرێ بەس بۆ ماوەی 5 ساڵ و مەجموعەیەک مەرجی زۆری تایە کەوا مەرجەکان زۆرە لێرا بۆم بەیان ناکرێ و ئێمە تا ئێستا تازە خەریکن لەجنەوشت پێگەێنین بۆ ئەو مەبەستە باغدارێکەوە ئەوەی کە هەیە وابزانام 6 نەمامگاکە دوانی ئێمەیە وابزانام چواری ئەوانە لا شوێنە تایبەتەکانە ئێمە لێژە دروست دەکەین نایدێن بەتەندەرین بەس یەکسەر ئێمە لێژەکان دروست دەکەن تەخمینی یەکەین یعنی بزانین دای ئەنێن بە لیژنەیەکی تایبەتەوە نوێنەری طبعاً هەموو لایەنە پەیوەندیدارەکان و دایرە فەرمیەکانی حکوومەتی تایە بەپێی ئەو یاسای بەکرێدانی مڵکوماڵی دەوڵەت ئێمە هەر ئاڵەسیت بە تەخمینکردنی یعنی ئەم چەند ئەێنێ و ساڵی بە چەند بیرێ و ئەوە لە ڕێگەی طبعاً مزایدەوە ئەڕوات و جەنابی وەزیر وابزانم خۆی ئەتوانێت ئەو گرێبەسە بکە لە دەسەڵاتی ئێمەیان نییە. هۆکاری سەرەکی پێدانی نەمامگە حکومیەکان بە کەرتی تایبەت دابیننەکردنی خەرجی و ئامێری پێویست جیاوازیکردن لە نێوان نەمامگەکان دابیننەکردنی ئاو و کارەبای بەردەوام دابیننەکردنی کارمەند و کرێکاری پێویست بەڕێوەبەراتی ئێمە و نەمامی ئێمە یعنی ئەمە خزمەتگوزاریە وەکو وەکو نەمامگەکانی باغداری نییە ئەوانکەوە ئەیفرۆشن خزمەتگوزاری نیە ئەوان زیاتر فرۆشتنەوە ئەدرێ بە هاوڵاتی بەڵام ئێمە قەی ناوکو فرۆشتنی ژوایە بەڵام زۆربەی بۆ پرۆژەکانی خۆمان بەکارێنین ئەو دوو نەمامگەیە کارێکی سلبی ناکاتە سەر ڕێژەی نەمام و عەدەدی نەمام لە نەمامگەکانی ئێمەیە بە مەرجێک ئەو سێ نەمامگەی کەمان تۆزێ بە قووەت بکرێت و کرێکار و ئەوانەی بۆ بژیرن ئێمە ئەگەر توانەکان بکەنە بەردەستمان قەرەبووی ئەوانە هەمووەکەینەوە لەبەرەوەی توانەمان هەیە ینی ساڵانە زیاتر لە توانین زیاتر لە ملیۆنێک نەمام بەرهەم بێنین و بە عینی سعری مەدعومی حکوومەت کێشەمان نییە لەگەڵەوە مەرج نییە ئەوە بڵێم کەتی تایبەتەی با بڕێەوە بەس دیارە ئەوان بیریان لەوە کردوتەوانێ وەکو تاقیکردنەوە وەکو تەجروبەیەک بیکەن فترەیەک کە دیارە بۆ 5 ساڵ زیاتر نییە ئەم نەمامگانە دیارە لەوانەیە بیل لە قەیرانی دارایی بکەنەوە بتوانم بەسە ئێمە ئیدارەی 3 نەمامگە بین باشترۆک و ئیدارەی 5 نەمامگە ئەو 3 نەمامگەی کە ئێمە هەشمانە کەمترین کێشیان هەیە خۆیان لەبەرەوە خۆڕپرس بە ئێمە کراوە ئێوە کام نەمابوو کام نەمامگە مەسەرەن ئەگەرلا ببرێ وتمان ئەو دوو نەمامگەیە گەرلا ببرێ ئێمە کێشەمان نابێ بە نەمامگەکانی کە ئەتوانین تەختیەی ئەو ناوچوانی کەش بکەین بەگشتی کێشەی کرێکارمان هەیە لە هەموو نەمامگەکانە ئەوەی زیاترە بانی مەقان لەوەتەی هەیە لە نەوەکانەوە کە فاو دروستی کردووە هەر
بەرهەمی کەمە خۆی لەبەرەوەی یعنی لە زستانە زۆر پلەیەکی زۆر ئەچێتە جێرسفرەوە ینی زۆربەی نەمامەکانە فەوتێ لە هاوین شاپ لە گەرمەکە زۆرینە ئەنجا ئاوی کەمە ئەنجا کرێکاری کەمە شوێنەکە یعنی ڕەشەبایە دایم گونجاو نییە بە نسبەت ئێمەوانی و بە بیر و ڕای ئێمە گونجاو نییە بۆ نەمامگە بە نسبەت دەربەنیخانی شەوانە دەربەنیخانی ژوانی ئەو هەموو شوێنە و سەر بەحرەکەی هاتوونەوە خۆی لە ناو جەرگی شارەکەیە نەمامگەیان دروست کردووە کێشەی کارەبامان هەیە مەسەرەن کێشەی ئاومان هەیە ئەنێمانە نەبیری هەیە لە هیچ ئەمە چەند ساڵی مەتوانیمانە لە خوارەوە بە تەنکەر ئاو بێنین بۆ نەمامگەکە ئەو هەمووی کێشەیە و هەمووی کولفەیەوە چێتە سەر ئەو نرخی ئەو نەمامانە و لەبەرەوە جدوای اقتصادی زۆر نەبوو بە نسبەتی بۆ شەر نییە ئەو ڕێ ئێمە بێ شەر نییە ئەو ڕێ ئێمە بێ ئەمە بە ئێمە بێ ینی لە هەموو قەزا و ناحیەکان نەمامگەش بکرێتەوە بەڵام تواناکانی حکوومەت و دەسەڵات و دارایی هەوەندەوە تیاابێ ئەمە لەگەڵ ئەوەشە لەگەڵ ئەمانەیەکەشە خۆ کێشەمان هەیە یعنی ئەمەوە لە ئەوە چەند ساڵە مەسەرەن نەمان نیانتوانانی کرێکارمان بۆ بگرن یعنی زۆرمان هەیە بەخۆ بەخش زۆربەی کاتیش ڕێکخراوەکان ڕێکخراوی بەسەنجیازیەت و ڕیجی یارمەتیان ناوین توانیمانە ئەو بەرهەمە بێنین ئێمە بۆ یەچین قەیرانی دارایی بێ لەبەرەوەی ئێمە ئیدارەی 5 نەمامگە بین یا 3 نەمامگە مەسەرەن 3 نەمامگەکەی ئێمە شەمانە زۆر بێکێشن زۆر بێکێشن کێشەی ئاویان نییە کێشەی کارەبایان زۆر کەمە ناوچەکانی ژوایە یعنی زۆربەی ینی لە ڕانیە یعنی زۆربەی گەنجانێکی زۆر هاتن خۆ بەخەشی شەکەن بە بێەوە ئێمە پێیان بڵێن یعنی هەتا ناوچەکانی گۆڕێ بەڵام هەرگیزەوەمان نەدیەوە لە چەماڵ بۆ نمونە دیارە ئەوە بۆ قەیرانی دارایەکە پێ دەڵێن ئەمە چەند ساڵە 3 ساڵیشەوە نەشە هیچ بڕەپارەیەکمە بۆ دەرخان نەکراوە بۆ نەمامگەکان یعنی نەکەوە کێشەی زۆری ترمان هەیە کەوا زۆربەی کاتەوە بەسەرەن ئیدارە محلەکانی ئێرە یا پارێزگا یا قایم قامیەت یا ئەمانەی یارمەتیان ناوین کێشەکانمان هەڵ کردووە طبعا هەموو مڵک دەوڵەت ئەبێ بە پێکاری یاسایی خۆی بە لیژنەیەکا بڕواکەوە لە پێشە یان تەخمینی یەکەن یاخۆت هەڵێسێنن بای چەنە تەبەن ئەم لیژنانە زۆرە لیژنەکە هەموو دایرە پەیوەندیدارەکانی تایە ئەمە ئەەکەی مەساڵی ئێمە ساڵی دایانین بڵین بەوەندا لەونەوە دەست پێ بکات ئێمە ئەم تەخمینە نێرین بۆ وەزارەت ئەوان تەبان دیارە تەندەرێنی بۆکەن بزانە کەسەیە عنی بێ زیایی کایە ئەوانە لە هەموو حاڵەتێکە گرێ بەستەکەش دەسەڵاتی ئێمەنی هەر وەزارەیەکە بە پێ ئەمانەی کەوت بازەکەم لە نووسراوەکانی ئەنجومەنی وەزیرانە هەمووی دیاری کراوە و مەرجی زۆر تیا ینی مەرجەکە ئەوە نییە کابرا بێتە سەری و بەسەرەن بێ مەرجەکان ئەوەی تیا بەس کارمەندەکانی ئێمە ئەبێ بمێنێتەوە لەوێ و ئیشکەن لەگەڵیانە حتا ئیکەی تیاڵێ و دەورا دەبێ بیکەینەوانێ بۆ ئەوە علاکولی لەژێر نیوەی زیاتری لەژێر سەرپەرشتی بەڕێوەبەراتیمان یا لەژێر سەرپەرشتی وەزارەتە بێ کاتە هەچەند مەرجەکان زۆر تۆزێ قورسە قەنەعەتی من لەوە ناچێ ینی چونکە کاتەکە موقەتە ئەوەی کە بیل لەوە بکاتەوە نەمامگە وەرگێ بیل لەوە کاتەوە ینی بەدایمی وەریگرێ بە تایبەتی بۆ نسبەت دارستانەوە لەوانەیە بۆ بەغدارێکە وا دەرنەچێ نازانم ئەوە شروعیکەی خۆیان هەیە بەس بە نسبەت نەمامگەکانی دارستانەوانێ تۆزێ قورسە ئەنج هەتا لە فرۆشتنی شاوا بزانم ئەگەر هەڵە نەبم مجموعی شروعی کەیتیایە چۆن بفرۆشێ و چۆن بکرێتەوەمانە ئەو شتانشکەوە بڵێن لە نەمامگەکانایە ئەوە ئێمە ئەوەی کە دامانەوە ژوورەکانی ئیدارەوەمانی نانێ لەبەر ئێمە هۆبەکەمان خۆیمێنێ هۆبەی دارستانی تایە ئەمە ئەو دوو شوێنە هەردووکیان هۆبەی دارستان و هۆبەی نەمامگەکەی تایە بە نسبەت دەوانەی هەمووانێ ئەو مەرجانەی کە خۆمان دایانین لە بەرژەوەندی بەڕێوەبەرایەتیمانە ناکرێ ئەمە هەموو شتێ بێنێ دەست ئەوەی کەوا وەریەگرێ بۆ شێوە بێ ئاماری یەک ساڵی بڕی نەمامی ناوبەشێک لە نەمامگەکان و ڕێژەی نەمامی فرۆشرا و بڕی داهاتەکەی لە بەڕێبەرەتی دارستان و پاوانی سلێمانی بۆ ساڵی 2020 بۆ 21 نەمامگەی دەربەندیخان نەمامی ناو نەمامگە 75 میلیۆن نەمامی فرۆشراو 22 میلیۆن و 615 هزار بڕی پارەی بەدەستهاتوو 14 میلیۆن و 121,250 دینار نەمامگەی بانیمەقان نەمامی ناو نەمامگە 67 میلیۆن نەمامی فرۆشراو 2 میلیۆن و 157 هزار بڕی پارەی بەدەستهاتوو 1 میلیۆن و 583,750 دینار نەمامگەی سەرچنار نەمامی ناو نەمامگە 134,905 میلیۆن نەمامی فرۆشراو 29 میلیۆن و 187 هزار بڕی پارەی بەدەستهاتوو
22 ملیۆن و 494 هزار و 500 دینار. نەمامگەی دووکان. نەمامی ناو نەمامگە 131 ملیۆن و 494 هزار. نەمامی فرۆشراو 31 ملیۆن و 659 هزار. بڕی پارەی بەدەستهاتوو 21 ملیۆن و 453 هزار و 500 دینار. نەمامگەی شازاد سایب. نەمامی ناو نەمامگە 179 ملیۆن و 550 هزار. نەمامی فرۆشراو 12 ملیۆن و 885 هزار. بڕی پارەی بەدەستهاتوو 9 ملیۆن و 147 هزار دینار. ڕاو سەرنجی یەکێک لە بەڕێوەبەرەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاومانزانی تایبەت بە پرسی بەکرێدانی نەمامگە حکومیەکان بە کەرتی تایبەت. ئێستاش دەچینە لای پەرلەمانتار و چالاکوانانی بواری ژینگە بۆی بزانین کە ڕاو سەرنجی ئەوان چییە. تایبەت بەم پرسە. دەستان خۆش بێت، سپاس بەوەی کە گرنگی بە بابەتە ژینگەیەکانیان، چونکە بابەتە ژینگەیەکان بابەتی هەنووکەیی ڕۆژە، ینی زۆر گرنگە هەمیشە لەسەری بوەستین و هەمیشە بە گرنگیەوە باسییان لێ بکەین. سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان لەوەی کە نیازێکی وا هەیە کە نەمامگە حکومیەکان ئاراستەی کەرتی تایبەت بکرێت یان تەسلیمی کەرتی تایبەت بکرێت و لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێ ببرێت. بەڕاستی ئێمە وەکو چالاکوانەی بواری ژینگە، وەکو ڕێکخراوەکانی ژینگە، وەکو ئەو ڕێکخراوی کە خۆم کاری تیا کەم ژینگە دۆستی سویدی زۆر بەداخۆین بۆ ئەم بڕیاری کە دراوە، لەبەرەوەی هەمومان زانین بڕیارێکی دروست نییە. ئەم جۆرە بڕیارانە کاریگەری ئەبێت دوجار لەسەر ڕێژەی سەوزایی لە تەواوی کوردستان، لە تەواوی ئەو ناوچانەی کە ئەو نەمامگانەی تایە. هەمومانە زانین کەرتی حکومی هەمیشە پاڵپشتە بە ئاراستەی باشترکردنی کارەکانە و ئاسانکاری ئەکات بۆ کارەکان. بەڵام ئەگەر بێت و تەسلیمی یان ڕادستی کەرتی تایبەت بکرێت، ئەمە بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە هەم نرخەکان و هەم کاروبارەکان بە شێوەیەکی دروست وەکو خۆی نەڕوات. بۆچی؟ ئێمە خۆمان وەکو ژینگە دۆستی سویدی ساڵی پار هەڵمەتێکمان هەبوو بۆ چاندنی 600 نەمام لە کەمپی ئاشتی لە عەربەت. وام 600 نەمام ئێمە زۆر گەڕین بەڕاستی بۆ فەند و بۆ پاڵپشتی و بۆ پاڵپشتێکی دارایی بدۆزینەوە. لەبەرەوەی هەمومان زانین ئەو کارانە بەچی ئەکرێت؟ بەوە ئەکرێت کە ئێمە پێویستمان بەوە ئەبێت، واتە هیچ شتێک بەبێ فەند و بەبێ پاڵپشتی دارایی ناکرێت. دوجار کە ئێمە سەردانی نەمامگە ئەهلیەکانمانە کرد، ئەزانین نرخی ئەو نەمامانەی کە ئێمە پێویستمانە ئەمانەیە بیان چێنین زۆر گرانەکەوێت لەسەرمان. بەڵام دوجار بۆ گەڕینەوە بۆ نەمامگە حکومیەکان کە بە نرخێکی زۆر هەرزان کە لە 500 دینارەوە بە 750 بۆ 1000 بۆ 1500 لەو سیعرانە هاتوچۆکات و جوڵەی تیا هەیە. بەڵام ئەگەر تەماشا بکەین لە نەمامگەیەکی ئەهلیە نرخەکە زۆر گرانە بێت. لەبەرەوە بەڕاستی ئەم بڕیارە ئەگەر بێت و بڕیارێک بێت و لە تمۆحی ئەوەیە بێ جێبەجێ بکرێت، بەڕاستی بڕیارێکی زۆر هەڵەیە و پێویستە ئەو لە کەسانی کە ئەم جۆرە بڕیارانە دەرەکەن بگەڕێنەوە بۆ ڕاوێژکردن بە ڕێکخراوە ژینگەیەکان بەو کەسانی کە پسپۆریان هەیە لە بوارەکەیە، بەو کەسانی کە کاریان کردووە لە بوارەکانی ژینگەیە بە تایبەت لە زیادکردنی سەوزاییە. چونکە هەمومانە زانین ئەم جۆرە بڕیارانە بە هیچ جۆرێک خزمەت بە ژینگەی کوردستان ناکات، بە هیچ جۆرێک خزمەت بەوە ناکات کە ئێمە چەندەها ساڵە هاواری ئەوە ئەکەین کە ئەبێ ڕێژەی سەوزایی لە کوردستانە زیاد بکەین و بەرزیکەینەوە بۆ ئاسێک کە ستانداردی عالەمی بێ بەداخەوە تا ئێستا نەمانتوانیوە ئەم بڕیارانەوە ئاکات کە ئەو تموحانەی ئەو پێشنیارانی کە ئێمە هەمانە و ئەو ئاوات و هیوایانی کە ئێمە هەمانە بۆ ئەوەی کوردستانێکی سەوز ببینین کارەکانمان زۆر هێواشتر کاتەوە، چونکە خزمەت بە دۆزەکەی ئێمە ناکات بەداخەوە. کاریگەری ئەم جۆرە بڕیارانەی کە حکوومەت بەبێ
ڕاوێژکاری و گەڕانەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە ئەوێت بۆ نمونە نەمامگەیەکی حکومی ڕادستی کەرتێکی ئەهلی بکات ئەمانە بەڕاستی کاریگەری خراپیان لەسەر ژینگە ئەبێت و ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە ئەو تمۆحی کە هەمانە بۆ سەوزکردنی کوردستان نەڕواتە شوێنی خۆی و هەمومان نەزانین بەگرانبوونی هەر جۆرێک لەو نەمامانی کە ئێمە باسمان کرد بۆ نمونەداری تووە سەبەحبەحا ئەوانەی کە ئێستا لە وڵاتی خۆمان ناسنەوبەرە لەم نەمامگە حکومیەکانە بە فەندێک و بە دەستێکی کاری تایبەت پەروەردە ئەکرێت و تەسلیمی خەڵک ئەکرێت زۆر بە ئاسانی خەڵک ئەتوانێت بەدەستی بێنێت دوجار زۆر بە زەحمەت ئەگاتە دەستی ئەو کەسانی کە ئاواتیشیان هەمومان نەزانین کە ئێستش کە بەو نرخە هەرزانە هەیە خەڵک هێشتا زۆر بە ئاراستی ئەویان نەچووەکە بڕوات نەمام بچێنێت و ینی گرنگی پێبدات و سەوزایی زیاد بکات بەڵام ئەگەر بێت و نرخەکە گران بێت بە دڵنیاییەوە خەڵک لەوە دوورەکەوێتەوە کە خزمەتی ئەو جۆرە نەمامانە بکات و خەڵک دوورەکەوێتەوە لەوەی کە ڕێژەی سەوزایی بە پێی پێویست نابێت ئێمە ناتوانین ئەو تمۆحی کە هەمانە بۆ ستانداردە جیهانیەکان کە ڕێژەی سەوزایی ئێستا بە پێی ستانداردە جیهانیەکان ئەبێت 15 بۆ 20 بێت بەڵام ئەم ڕێژەیە بە پێی کەش و هەوای وڵاتان ئەگۆڕێت لەوانێ بۆ وڵاتێکی وەکو ئێمە لە 25 بۆ سەرەوەش ئەنج بگاتە ئەوەی کە ڕێژەی پێویست ئۆکسسیژین بۆ ئەو خەڵکەی کە تایەتی و ئەو دانیشتوانە و ئەو ڕوبەر و مەساحەیە کە هەیە دابینی بکات واتە ئەمانە هەمویان بە دڵنیاییەوە ئەبێت بە کێشەیە کە دوجار لە زیانی ژینگە و لە زیانی سەوزاییە یەکلا بێتەوە بەداخەوە بۆ ئەوەی کە ئەم کارانە یعنی بۆیە بە بیانوی ئەوە ڕادستی کەرتی تایبەت دەکرێت کە کەرتی حکومی ناتوانێت ئاوی بۆ دابین کات ناتوانێت وەکو پێویست دەستی کاری بۆ دابین کات ناتوانێت کەسی بۆ دامەزرێنێت خزمەتی بکات ئەمانە بەڕاستی کۆمەڵێک بیانون کە بەدەستەوەدانی ئەو لایەنە گرنگانی ژیانی خەڵکیە کە تەسلیم بکرێت هۆکارەکەی تاکە هۆکاری بۆ ئەوە گەڕێتەوە کە گەندەڵی هەیە لەم بوارەیە کە بە شێوازێکی ئەکادمی بە شێوازێکی ڕێک نەخراوە ئەم کارانەیە کە بۆ ئەوەی تۆ کەرتی حکومی ئەتوانین بە شێوازێکی زۆر دروستتر بە شێوازێکی زۆر ئاقلانەتر و ژیرانەتر بەڕێوەی بەرین ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین ڕێژەی سەوزایی زیاد بە دڵنیاییەوە ئەمە پێی ئەوترێت گەندەڵی ژینگەی یعنی کە تۆ نەتوانی ئیدارەدانێکی سروشتی و طبیعی نەمامگەیە بکەی کە سوودی دوجار بۆ خۆمان و بۆ ئەو کەسانە بێت کە کاری تیاکەن بەڵێ گەندەڵی ژینگەیە گەندەڵیە لەو درێژە پێدانی گەندەڵیە لە هەموو ئەو گەندەڵیانی کە لە سێکتەرەکانی تری حکوومەتە هەیە بەداخەوە ئێمە وەکو ڕێکخراوی ژینگە دۆستی سویدی بە تایبەت یعنی وەکو ڕێکخراوەکانی ژینگە کەوانی کە ئێمە علاقەمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی کەیە پێمان باشە ئەم کەرتە لە کەرتی حکومیە بمێنێتەوە و فەندی زیاتر بکرێت لەلایەن حکوومەتەوە پاڵپشتی زیاتر بکرێت دارایی و پارەی زیاتری بۆ تەرخام بکرێت بۆی کەرتەکە بە گەشتە سندوی بمێنێتەوە و بتوانین هەموومان دوجار کوردستانێکی سەوز ببینین نەک ئەوەی کە بەداخەوە چاوی تمۆح چاو ببرێتە ڕێژەی سەوزایی کوردستانیش و بێوێت لەو شوێنەی کە ئێمە ئەمانەیە سوودێک بە ژینگە بگەنین لەوێشەوە تمۆحی پارە و یعنی دوژمنایەتی سەرمایهداری بۆ ئەو سێکتەرەش بجوڵێت و بەداخەوە بگۆڕێت بەرەو ئاراستەیە کە دوجار لە زیانی خەڵک و لە زیانی ژینگەی کوردستانە کۆتایی بێت. خۆی لە ڕاستیە ژینگەی کوردستان ژینگێکی لەبار نییە بۆ ژیان سەوزاییمان کەمە نەمام و نەمامگەکانمان کەمە هەندێک درۆ هەیە سەرکردەکانێک کە نەمامێ بچێنە و هەزار نەمام بچێنەوە هەمووی درۆ دەلەسەی هەندێک لەمانن کە بۆ ڕکلامی خۆیانەکەن ئەوەی کە هەیە زانیاریەکان وایە کە نەمامگەکانی حکومی لە کوردستانە وەکو پێویست نییە بەڵام هەن ئەگەر ئەم کەرتەش وەکو کەرتی کارەبا وەکو کەرتەکانی تر بدەن بە کەرتی تایبەت ئەوە ڕوخانێکی تر ڕوو ئەیات لە سەرچاوی مرۆیی لەو کەسانی کە لەوێ ئیژەکەن ئەم پارانە ئەم سەروەتە بە شێوازێکی تر ئیستیغلالەکرێ بۆ نمونە ئێستا ئەگەر نەمامێک بە 1000 دینار بێ نەمامگەکان کە کەرتی تایبەت دەبن بیانی بۆ دۆزنەوێن بە 200,000 دینار یا بە 15,000 دینار ئەو کاتە کەس ناتوانێم ئەم نەمامانە بچێنێ یاخود ئەم سەوزایانە بچێنێت لەلایەکی تریشەوە خۆی ئێمە کەم ئاویمان هەیە کەمی سەوزاییمان هەیە بەکارنهێنانی سروشتەکەمان وەکو خەڵک و خوایانی و خەڵکی کە هەیە لە دنیاە هەموو ئەو دەوڵەتانەی دەوروبەرمان باسی ئەگەر لوبنان و تورکیاش نەکەین باسی ئەو دەوڵەتانە بکەین کە سەوزاییان کەمە ئێمە ئاومان هەیە ئەم بەنداوانەمان هەیە کە بەکار نهاتووە ئێستا ئەگەر ئەم بڕیارە
لەلایەن وەزارەتی کشتتوکاڵەوە جێبەجێ بکرێ وەکو هەموو بڕیارە خراپەکانی ترە کە من بۆ خۆم لە ناو پەرلەمانە هەوڵ ئێمە ڕێگری لێ بکەم ئەو نەمامگەی حکومیانە بمێنێتەوە پەریان پێ بدرێت. من هیچ لاریم لەوە نییە کە بزنسە بێ لەم وڵاتەیە هەرچەند هەمویان قۆرەخ کردووە هەمویان خراپ کردووە بەڵام هەوڵ ئەم کە ئەم بڕیارە بە شێوازێکی تر جێبەجێ بکرێت لەگەڵ بەڕێز وەزیری کشتتوکاڵ و لایەنە پەیوەندیدارەکان قسە ئەەکەین من بۆ خۆم زۆر ئیشم لەسەر ژینگە کردووە هەتا باسمان کردمان ئەم بڵ ئاوەی کە خەڵک فڕێ ئاەتە سەرجادە ئەمە هەم بۆ ژینگە خراپە هەم زەرێکی مالیە هەم ئەو ئاوەی کە تایەتی ئەتوانرێت بەکار بهێنرێنی ئێستا نەمامێک کە ئەچێنیت ئاو نییە ئاوی پێ بدرێت یعنی هەمووی تینوە لەم وەرزی گەرمایە ینی سەیری ئەمە شاری سلێمانی بکە ئەو دار و درەختانی کە لە ناو شارەکانان هەموو وشک بووە ئەمەش هۆکاری ئەوەیە کە حکومت ناوێت دەست بخاتە ئەم کردەوە بۆیە ئێوە لە کۆڵ خۆی بکاتەوە بەداخەوە هەڵبەتە ئێمەش بە شێوازێک لە شێوازەکان ئەتوانین ڕێگری لێ بکەین خۆی ئێمە وتمان کە حکومت ئێوە شتێکەوە خۆی بکاتەوە بیانی بۆ هێنێتەوە ئەڵێ توانای سیانەمانە توانای ئەومانی ئەنی چۆن توانای حکومتێک چۆن توانای ئەوەی نییە نەمام و درەختەکانی خۆی ئاو بات ئەی حکومەتێت حکومت چۆن ئەتوانێت کەرتی تەندروستی بەڕێوەبەر ینی تۆ نەمام یان دار و درەخت سروشتی خواییە تۆی پەرەی پێ ئەسێنی ینی درەختێکگە تۆ خزمەتی بکەی گەورە ئەبێ نەمامەکانە گەرمی چێنی زیاترە بێ من بیرمە جاران یەک نەمامگە هەبوو لە ناو شاری سلێمانیە بەشی هەموو سلێمانی کردووە ئێستا 6 نەمامگەی حکومی هەیە لە ناو شاری سلێمانی و لە ڕانێ و لە هەولێر و لە دهۆکوانە ئایا بوو بەژناکە ئەمە هەمووی خەسخەسەکردنە یان بە بزنسکردنی وەزارەتەکانە ئەیانوی بە زۆرترین شێواز لە کۆڵ خۆیانی بکەنەوە هەر بۆ نمونە ئێستا ئەگەر بە یەکێک بڵێ خانوویەک بکەی ئەبێت تۆ دوو دار بچێنی دوو داری سنەوبەر ئەگەر لە حکومەتی بکرێ ڕەنگە و دالار بە $100 بکرێت ئەگەر لە یەکی تایبەت ینی کەرتێکی تایبەتی بکرێت بە $1000 نایکرێت و کاتە بیانی بۆ دەزێتەوە کاتە بەداخەوە ئەمە ئەڵێم بەرتیل دروستە بێت بەرتیلدانە بێت ئەڵێ بە تۆ ئەو کەسێکێت مشتریفە بڵێ من بۆ $1000 پێ بمەرە بەشیەکەین من دارێکی تر ئەڕوێنم من نمونەیەک بە جەنابەت ئەڵێم لە هەموو دنیای باخچە ئەمانەی کە هەیە ئەم مەزرعانەی کە لە سیتەک و لە هەولێر و لە دهۆکەیە ئەبێ مەساحەی باخەکە مەسەلەن بۆ نمونە داوین ئەگەر 230 متر بێ ئەبێ خانوەکەی ناوی کۆشکێک بە 23 متر بێ لێرە باخەکەی 2 هەکتار و 2 داگیر کردو قەسرێکی تیا کردووە کەواتە ئەمە بۆ مەبەستی ژینگە پارێزی نیان کە بۆ مەبەستی ڕابواردن و خۆشگوزارانی کردوانە کە ئەمەش یەکێکە لەو شێوازانەی کە ئەیانەوەی بەشێک لە شێوەکان هەمووی کەن بە کەرتی تایبەت و خوین لە کۆڵکەنەوە من بەڕاستی ئەو کتابم بینی زۆرم پێ ناخۆشە و هەوڵ ئەین پێش تەسبیتکردن و تەنفیزکردنی لەگەڵ بەڕێز وەزیری کشتتوکاڵ قسە بکەم و لۆبیەکی بۆ دروست دەکەم تێبگەین ئێمە ئەم بەرنامەیە ئەەکەین پێشەوەی تەنفیزکرێ وەکو جەنابی شدووت کاری میدیایی و کاری پەرلەمانتاری پێشەوەی شتەکە بقەومێ ئیشی لەسەر بکەین نەک دوایی کە قەومە بۆڵەبۆڵکەین و بڵین شەڵاومان کردایە هەر دوای ئەم بەرنمەیە هەوڵ ئەم بە نووسرا و قسە لەگەڵ بەڕێزیانە بکەم و لایەنە پەیوەندیدارەکان و بزانین ئایا هۆکارەکانی ئەوان چی ئەرگومنتەکانیان چیە ئێمەش ئەرگومنتی خۆمانە خەینە ڕوو هەڵبەتە کارێک بکرێ یعنی ژینگە خراپ نەبێت و هاوڵاتیانیشمان سوودی لێ ببینن. لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە بەڕێوەبەرایەتیەکان لە پارێزگا و ئیدارە سربەخۆکان ڕاست پێردراون بۆ دروستکردنی لیژنە و خەمڵاندنی نەمامگە و پرۆژە دارستانیەکان بە مەبەستی پێدانی بە کەرتی تایبەت لە دوای تەوابوونی ئەم خەمڵاندنە لیژنەکە یان بەڕێوەبەرایەتیەکان ئەو خەمڵاندنە بەرز دەکەنەوە بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و دواتر لەلایەن ئەم وەزارەتەوە بانگەواز دەکرێت بۆ کۆمپانیەکان و کەرتی تایبەت بۆ ئەوەی کە بدرێت بە تەندەر. پەرلەمانتار و چالاگوانانی بواری ژینگە و ڕێکخراوەکان ناڕەزان لەم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لەبەرەوەی ئەم بڕیارە لە زیانی هاوڵاتیان و لە زیانی ژینگە تەواو دەبێت. لەبەرەوەی ئەگەر پێشتر نەمامێک بە 250 دینار یاخود 500 دینار یاخود 750 دینار یاخود 1000 دینار بوو بێت
ئەوە کاتێک کە بدرێت بە کەرتی تایبەت نرخی ئەم نەمامە دەچێت بۆ 4 ئەوەندە و 5 ئەوەندە لە بازاردا کەمەش بارگرانی بۆ هاوڵاتیان و ڕێکخراوەکان و گروپە ژینگەکان دروست دەکات وە زیانیش بە گەشەپێدانی سەوزایی لە باشووری کوردستان دەگەیەنێت تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.